ڕێگادەیەکەوە ئەو قاچاقچیە کوردەی سەدان کۆچبەری گەیاندە بەریتانیا دەستگیر کرا. ئامان زەمان ئەو قاچاقچیە کوردەی دانیشتووی بەریتانیایە کە سەدان کۆچبەری لە فەڕەنساوە گەیاندووەتە بەریتانیا لە لایەن دەستگای تاوانی بەریتانیا دەستگیر کراو. ڕۆژێنی لە دادگای شاری بێرستۆن لە پارێزگای لانکاشیار دادگایی کراو، سزای 17 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. دەستگای نیشتیمانی تاوانی بەریتانیا ئاشکرای کرد کە لە ڕێگەی تەنها یەک ڤیدیۆ یوتیوب ناسنامەی ئامانزەمانیان ئاشکرا کردووە کە لەو ڤیدیۆیەدا بەنگبێژێک بە باشترین قاچاقچی ناوی دەبات و ئەویش بە دەمانچەیەک تەقە دەکات. دەستگای نیشتیمانی تاوانی بەریتانیا ئامانزەمانی بە یەک لە گەورەترین قاچاقچیەکان ناساندووە و ئاشکرای کردووە کە چەندین کەسی دیکە لەوە فێری کاری قاچاقچێتی کۆچبەر بوونەوە. لە کاتی گواستنەوەی کۆچبەران بە زۆر ڕیکلامی با کۆچبەران کردووە بۆ ئەوەی وەسفی بکەن. ئامانج خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە ماوەی چەندین ساڵە چووەتە بەریتانیا و لە ماوەی ڕابردوودا دوای چاودێری وردی پۆلیس و دەستگای نیشتیمانی تاوانی بەریتانیا دەستگیر کرا.